نووسینی هەر کتێبێک کۆمەڵێک یادەوەری و کۆمەڵێک ئاستەنگ و لەمپەر و لەوانەیە کۆمەڵێک ڕووداوی خۆشیش لە پشتی یان لە کاتی ئامادەکردنی ئەم کتێبەدا هەبێت. یەکێک لەو کتێبانی کە ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت باسی لێوە بکەین کتێبی یا با بڵێن ژیاننامەی پێغەمبەری مەزنە صلی الله عليه وسلم کە مامۆستای مەرحوم مامۆستا عەبدولعەزیز پارەزانی ئەم کتێبەی نووسیوە لە هەفتاکانی با بڵێن ڕابردوودا نووسیوێتی گرنگە بە زمانی شیرینی کوردی کتێبێک لەسەر ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کاتەدا بنووسرێت کە لەوانەیە سەرچاوی کوردی زۆر کەم بوو بێ و بەتایبەت لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام و بەتایبەت لەسەر ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بێگومان مامۆستای کۆچکردوو ئەم کتێبەی کە نووسیوە دڵنیام کۆمەڵێک ناڕەحەتی لەمپەر گرفتدات و تەبەردەمی و کۆمەڵێک یادەوەری لە نووسینی ئەم کتێبەدا هەیە. یەکێک لەوانەیە کە شایەت حاڵە و لی نزیکە لی نزیک بووە ئەویش بەڕێز مامۆستا نەجمەدین عەبدولعەزیز پارەزانی کە کوڕی مامۆستای کۆچکردوو بە سوپاسەوە ئێستا لە خزمەتیا دانیشتوین لە ستۆدیۆ میوانی ئێمە و بەخێراتن یەکەین. مامۆستا جان بەخێر بێت. زۆر سوپاس بۆ بەڕێزتان دەستان خۆش بێت ئازێتان کێشە مەمنونتانم. بەخێر بێ ئاخوا. زۆر سوپاس. با جارە پێشووی باسێک لە کتێبەکە بکەین باسێک بە کورتی باسێک لە ژیاننامەی جەنابی باوکت بکەین. مامۆستا کەی لەدایک بووە، مامۆستا چەند سەرخێزان بوون، چۆن زانستە شەرعەکانی وەرگرتووە، کەی کۆچی دوایی کردووە ئەگەر بە کورتێک پێمان بڵێ سوپاس دەکەین. بەستەرچاو مامۆستا پارەزانی ساڵی 1928 لە گوندی پارەزان لەدایک بووە. باوکی هەر بە مناڵیەوە حەزی کردووە ئەم کوڕی ئومێدێکی خێری تیا بووە بینێتە بەر خوێندن. سەرەتای دەستپێکردنی تەمان ئاواتەکەی باوکی هاتە دی سەرەتای دەستپێکردنی خوێندنی لە بیدایەتەوە لە دۆڵپەموو لای مامۆستا مەلا عەبدولعەزیزی دۆڵپەموو. دوای ئەوە مامۆستا خولیای ئەوە بووە بگەڕێت کام مامۆستای بتوانە و شارخۆی مەوهیبەیەکی گەوری تیا بووە حەزی کردووە بگەڕێ کام مامۆستا زۆر بتوانە بۆ جاران خوێندن وا بوو خوێندن ئەوەیە بگەڕایتەیە بە دوایە بۆیە بلیمەتانە دروست بووە. دوای ئەوە هاتووە چەند هەفتەیەک دوومانیەک لە چوارتا خوێندوێتی پاشان هاتووە بۆ سلێمانی مەرکەزێکی گەورە بۆ مامۆستای زۆر بەتوانایتیا بووە وردە گەڕاوە هەتا ئەو خولیایەی کە لە مێشکیا هەبووە ئەم مامۆستایی تەواو کردو چۆ لە مامۆستایەکی کرد لە ئەخیرە کە پێگەشتووە چۆ بۆ هەڵەبجە بەلای مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی لەسەر دەستی ئەو خوێندنی تەواو کردووە. لە ساڵی 1952 لەسەر دەستی مامۆستا مەلا ساڵحی گەورە کە عەلامەیەکی سەردەم بووە ئیجازەی عیلمی وەرگرتووە. ئیجازەی عیلمی جاران شتێکی زۆر خۆش بکە من هەندێک یادەوەری بچووکم هەیە لەگەڵیانە جاران کە مامۆستایەک تەخەڕوجیەکە چۆن ئێستا لە زانکۆ حەفڵی تەخەڕوجەکە هەموو مامۆستایانی بەتوانای ئەو مەنتیقەیەک و ئەکرایەوە حیوان سەر ئەبڕا هەڵپەرکی ئەکرا شیرینی ئەبەخشرایەوە ئەنجا ئەو مامۆستایی کە ئیجازەی عیلمیەکەی بڵێن شەهادەکەی وەرەگرت لەسەر دەستی ئەو مامۆستایی کە لای تەواو کردبوو مێزەرەیەکی سپی جوانی بێخۆشیان ئیهێنا لە سەریانە بەست ئێتر لەو دەقەیەوە مامۆستا ئەبوو بە مامۆستایەک و مزگەوتێکیان بۆ دابینە کرد و ئەوی دەستێ کرد بەو ئیشانەی کە پێشتر خۆی لە خزمەتیا کاری کردووە. زۆر باش هەر با لەسەر بمێنن و مامۆستاکەی ژیانی هاوسەری پێگەناوە چەند مناڵی هەبووە. مامۆستا کە تەخەڕوجەکات حاجی مستەفا هەبوو پیاوێکی زۆر بەتوانا بوو لە تەپی سەفا ئەبێ هەموو شتەکان بە ئەمانەتەوە بگەیەنین. مەدرسەیەکی گەوری کردووەتەوە لەگەڵ مزگەوتێکە تەکانە ساڵح کردووە کە مامۆستایەکی بەتوانا مەدرسەیەکم کردووەتەوە ئەویش ئەڵێ پەلەمەکە دوو ڕۆژی کە مامۆستایەکت بۆ ئەنێرم مامۆستا پارەزانی ئەنێرن بۆ تەپی سەفا یا گردی سەفا کە لەوێ مەجموعەیەک فەقەی زۆر باشی بەتوانا هەڵ ئەبژێری چکە مامۆستا خۆی کەسێکی کاریزما بوو زانوێتی شتەکان چیەکات کاتێک کە بیدایەتی عینەکەی بووە کاتی زەواجیشی بووە یەکێک لە فەقیەکانی ناوی مامۆستا مەلا عوسمانی سۆفی شەریفە ڕەحمەتی خۆی لێبێت وی مامۆستا تۆ کاتی زەواجت هەیە
مامۆساش لە هەڵەبجە بۆ لەنا ئەو پیاوە گەورانە بووە و توانە مامۆستا مەلا عومەری گەورە کچێکی هەیە کاتی شوێتی بۆ نەچین ئەم کارە بکەین تەقەن مامۆستاش لە لایوانە بۆ چەند ساڵێک کارەکان جێبەجێ هێناوەوە بزانم لە ساڵی 1954 زەواجی کردووە زەواجی جارانیش ئینتاجێکی گەورە بوو بۆ مناڵ ئێمە 10 مناڵ بووین ماشاءالله جاران وا بوو 10 مناڵ بووین وەکو ئێستا یەک و دوان نەبوو ها وەکو ئێستا جیایە و زوروپی ئەو کاتەی جیایە ئیتر کە مامۆستا لێوە بۆ زەواجەکەی کردووە تەکلیفی زەواجەکەیشی هەر لەسەر حاجی مستەفا بووە خەڵک جاران ئاوا بوو ئیتر دوای ئەوە مامۆستا وردە فەقیەکانی پێ ئەگەیەنێت حەزەکەیەوە هەڵەگرن بۆ پرسیارێکیکە ئەگەر باشە مامۆستا پارێزانی کەی دەستی بە نووسین کردووە و چ کاتێک حەزی کردووە ئەم زانیاریانی کە دەستی کەوتووە لەسەر ژیانی پێغەمبەر بیکاتە کتێب پێشوی بگەینە سەر ژیانی پێغەمبەر مەزن دووری خۆی لەسەر بێ مامۆستا کاتێک کە فەقێش بووە جاران شتێک کە زۆر بەقیمەت بوو بێ و ئەهمیەتی هەبوو بێ نادر بۆ کتێب بووە هەتا لە ئەرشیفی کتێبەکانی مامۆستا ڕەحمەتی مامۆستا هەر پارێکی هەبوو بێت کە باوکی بەڕەحمەت بێ زەویەکی بۆ داناو کردوێتی بە وەقف بوو ژیانی فەقێتی جاران کول لە مەرگی بوو بەی مامۆستا لە هەموو کتێبێکی ڕێی خۆی نووسیوە جاران مامۆستایەک کە کتێبێکی لەلا بواە لە هامیشەکەیە ملاحەزەی و تێبینی خۆی لەسەر ئەنووسی مامۆستا هەر لە مناڵیەوە هەر لە سەرەتای فەقێتیەوە عشقی خوێندنەوە بووە عشقی نووسین بووە شەو ڕۆژ هاتە دایکم بەڕەحمەت بێ زۆر جار ئەیوت لەبەر مانگەشەوە سێری کتێبی کردو شتی نووسیوە یعنی ئەمانە بەهرەیەک بووە مەسەلەی کتێبی ژیانی پێغەمبەر دوو سەلامی خوای لەسەر بێت خولیایەک بۆ لە مێشکە مامۆستا سیرەکە کتێبخانەی کوردی بێنازە لە کتێبی ئیسلامیە هەر کتێب بە عام شتێکی زۆر کەم بوو بە تایبەتی لە زمانی کوردی و نووسەرە کوردیەکان ئەوەی بەلایەنەوە گرنگ نەبوو بێت بابەتی تەفسیری قورئانی پیرۆز بووە کتێبی لەسەر حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بەڵام مامۆستا ئەم فراغەی خۆستەوە خولیا بوو بەڵام با ئەوەشت پێ بڵێم سەرچاوەی کوردی هەر نەبووە ئەگەر سەرچاوەیەکیش هەبوو بێت بە عەرەبی بووە سەرچاوەکەش چەند مەرحەلەیەک ئەنجاگەی بەدەستت ئەوە یەکەم با بڵێن کتێبی مامۆستا و کۆتا کتێبی بۆ یا مامۆستا نووسینی کەشی هەبووە مامۆستا نووسینی کەی هەبووە ئێستا هەموو نووسینەکانی مامۆستا لە کۆبەرهەمێکە خاڵ خی گەورە پاداشتی بەخێرم بات بە تایبەتی ئەبێ ناوی ئەو کەسە بم کە هەوڵ و تێکۆشانێکی زۆری کرد مامۆستا تۆفیق کەریم بوو خی گەورە پاداشتی باتەوە بەڵام مامۆستا هەر ئەوەی کە زۆر مامۆستای ناسان دەبێت ئەو شاکارە گەورەیە کە بە ناوی ژیانی پێغەمبەری مەزن درود و سەلامی خوا لەسەر بێ کە لە ساڵی 1973 نێراوە بۆ چاپ خۆی نزیکەی 1000 لاپەڕە بوو بەڵام ئەبوایە جاران بنێرایە بۆ وەزارەتی ڕۆشنبیری لەوێژ لیژنەیەک هەبوو ئەیان خوێندەوە ئەوەی کە بدڵیان نەبوایە لایەنە برد هاتن کتێبەکە تقریبا 250 بۆ 300 لاپەڕەیەکیان لابرد لەبەرەوەی ئەو بەشە باسی دروستبوونی دەوڵەتی ئیسلامی لە سەردەمی پێغەمبەر درود و سەلامی خوا لەسەر بێ باسی ئەحکامەکانی کرد لەگەڵ پرەنسیپ و عەقڵیەت و ئایدۆلۆژیا حیزبی بەعسی ئەو سەردەمەیان نەگونجاوە و ئەوانەشی کە لە وەزارەتی ڕۆشنبیری بوون زیاتر بەلای چەپە ڕاستەکەی ئەمانش ئەمە دژی ئەوانە هەر لە ئێستاەوە ئەمە ببێشتی کەژێتێ پێشەوە بەڵام لە ساڵی 1973 کتێبەکە نێرا بۆ بەغا لە ئەخیری ساڵی 1973 موافقەکە هاتەوە بەلابردنی ئەو بەشە مامۆستا هەر وردەکاریەکی کرد ئەوەی کرد لادا ئەمەی کەی هێنا لە 21/1974 لە چاپخانەی کامەرانی بە چاپ گەیەندا بەڵام چاپگەیاندنی جاران زۆر ناڕەحەت من خۆم مناڵ بووم بەڕەحمەت بێ دەستێک گرتم ئەی بردم بۆ چاپخانەی کامەرانی 10 لاپەڕە بۆ 20 لاپەڕەیەکیان چاپە کرد
ئەگەر بینووسیا ژیانی ئەبواە حرف بە حرف بهێنرایە ئەم کەلیمانە بە یەکەوە لێ بلکێنرایە و دان بنایە زۆر قورس بوو ئەنجا ئەم بیزلاتەڕێ هێنایەوە لە ماڵەوە ئەی خوێندەوە ئەوەی کە هەڵی چاپی تیا بوو خەتی هێنا بەژێر ئەبواە دیسان ئەمە ببرایەتەوە بۆ چاپ کرایە و ئەنجا بەو شێوەیە و کتێبی ژیانەکەش چاپی یەکەم 2000 دانێ لێ چاپ کرا بەڵام خەم و هەمی مامەسا لە چیا بوو مامەسا پارەی نەبوو پیاوێکی بەناوبانگ هەبوو لە سلێمانی خێرخوازێک بووە خۆی گەورە بۆی کردبێ بە ئەجری قیامەتی ناوی حاجی قادری جەباری بچکای بێ هەموو شتەکان بە ئەمانەتەوە چکە ئەوەی ڕۆڵی هەبوو بێت لەو کتێبەیە ئەبێ باسکرێت 1000 دیناری ئەو کاتە کە خانوویەکی لە سلێمانی کردووە لێ وەرگرتووە بۆ چاپکردن مامۆستا خەمی چی بوو خەمی ئەوەی بوو کتێبەکە نەفرۆشرێ و بمێنێتەوە ئایباری ئەو پیاوە ببێت قەدەری خوای گەورە لە ماوەی 2 مانگ بۆ 3 مانگە کتێبەکە نەما لە هەموو کوردستانە نرخەکەشی چەند بوو بێت 800 دینار عەفو 800 فلس 800 فلسی جاران 1650 کرد بەڵام 800 فلسەکە کەم کەس هەیبوو بتوانێت بیکڕێت نەژمان لە ماوەی 2 مانگە ماوەی 2 مانگ بۆ 3 مانگ نەما بەڵام مامۆستا بەڕەحمەت بێخوا بەس چاپی یەکەم خۆی لە حەیاتا بوو فریای چاپی دووهەمی سێهەمی چونکە لە دوای وەفاتی مامۆستا چەند چاپێکی کە کرایەوە بەڵام ئەوەی کە خۆی پێی شاد بوویەوە دڵشاد بوو پێی بەرهەمەکەی بوو و هۆکاری ئەم نووسینەش با ئینسان ئیمە ئاماژەیەک بۆ ڕۆڵی مامۆستا خاڵ بکات کە مامۆستا خاڵیش نووسەرێکی گەورەی سەردەمی خۆی بوو یەکێک لە پاڵنەرەکانی کە مامۆستا خاڵ بەڕەحمەت بێخوا کە خەریکی تەفسیری قورئانی پیرۆز بوو کە باوکم بڵێنە مامۆستا پارەزانی زانی کە ئەو خەریکی ئەوەیە ئەم دەستخۆشی لێکردو وتی شە عەزیز تۆ بچی خەریکی سیرە بە کە کتێبخانەی کوردی پێویستی پێێت ئەو خەریکی تەفسیر بوو ئەو خەریکی تەفسیر بوو تەفسیرەکەشی تەواو کرد پێشەوەی تەبعیکات مامۆستا خاڵ بەڕەحمەت بێخوا 25 ساڵ لە مامۆستا پارەزانی گەورەتر بووە ماشەڵڵا مامۆستا پارەزانی هەموو تەمەنی 48 پاییز بووە کە مامۆستا ئەبینێت نوسخەیەکی بۆ ئەنێرە پێشەوەی تەبع بکرێت ئەڵێ حەزەکەم چایەک بخشێنی بەم نا پێشەوەی چاپی کەم چایەکی پیا خشێنێت و تەقەن نامەکان هەیە لە بەڵگەکان لە کۆبەرهەمەکەی نامەکەی مامۆستا خاڵ بۆ مامۆستا پارەزانی وەڵامی مامۆستا پارەزانی بۆ مامۆستا خاڵ ئەوە یەکێک هەر وەکو نوسخەی کۆمنت کرا و دانراوە ئێتر ئەڵێ ئەم خاڵانە ئاوە ئەمە ئاوە ئێتر مامۆستا خاڵ دەستخۆشی لێەکە و سوپاسیەکات ئیتر لە دوای ئەو هەنگاوە مامۆستا پارەزانی بەڕەحمەت بێ هەنگاوی نابەرە و ئەو شوێنەی کە کتێبخانەی کوردی پێویستی پێبوو کە شاکارەکەی ژیانی پێغەمبەری مەزینە درود و سەلامی خوای لەسەر بێ مامۆستا نەجمەدین مامۆستا پارەزانی چەند سەرچاوەی لە نووسینی ئەم کتێبەدا بەکارهێناوە ئەو ڕووداوانەی کە لە پێناو دەستکەوتنی زانیاریەکان و نووسینی ئەم کتێبەدا هاتۆتە بەردەمی چی بوون؟ وەکو عەزم کردن سەرچاوەکان زۆر کەم بەڵام سەرچاوەی سەرەکی یەکەم کە بەکاری هێنابێت ئەو شاکارەی محەممەد حەسەنێن هەیکەلە ئێتر مامۆستا خۆی لە زمان پاراوی و لە ئەدەبیاتە ئەگەر لە سا 50 لەو کتێبە بوو بێت ئەم هاتووە تەکریدی کردووە تەکرید یعنی بە کوردیکردنی کردووە بە شێوازێکی وا وەکو مامۆستا خۆی لەگەڵ پێغەمبەر و هاوڵەکانیان ژیابێت درود و سەلامی خۆیان لەسەر بێت بەم شێوەیە نووسینەکانی کردو کە ئێساش دائەندرێت بە تاکە سەرچاوە لە ناو کتێبخانەی کوردیە وەک ئاگادار من مامۆستا لە ناوەندە ئەکادیمی و زانستیەکان لە هەرێمی کوردستان کۆلێژی شەریعەیان هەر بابەتێکی دیکە هەر شوێنێکی دیکە ئەکادیمی هیچ بەحسێک هیچنامەیەکی دکتۆرا ماستەر لەسەر ئەم بەرهەمی جەنابی مامۆستای مەرحوم هاتووە؟ دەستە خۆش بۆ ئەم پرسیارە حەقی خۆیەتی تێستی دکتۆران نا بەڵام ئێستا 2 برا لە هەولێر خەریکی ئەوەن هەتا لەم ماوەی پێشوە هاتبن بۆ لای مامۆستا سەلاحی کاکم
بۆ وەرگرتنی هەندێک سەرچاو و هەندێک معلومات بەڵام نزیکەی تا ئێستا ئەوەی من پێ بزانم 7 ماستەر لە سەر ژیانی مامۆستا پارەزانی هاتووە کە مامۆستا پارەزانی لە سەردەمێکە دەسیاوەتە قەڵەم سەردەمێکی زۆر دژوار بووە لەو سەردەمەیە لایەنی فەقیریەکەی خەڵک بەعام نەبوونی تەکنۆلۆژیا و کارەبا و لەبەر چرا و لەبەر مانگەشە و تەیارێکی زۆر خراپیش هەبووە چەپ ڕاستە ئەو تەیارەش هاتووە ئەم هاتووە بە عەقڵی خۆی بە فامی خۆی بە ئیدراکی خۆی بە قسە ئەنی مامۆستا حەزم کرد لە خاڵێککە باسی ئەوکەم پەیوەندی کۆمەڵایەتیەکانی ئەگەر هاتووە پرسیارە هاتێ پێشەوە لەوە باسیەکەین مامۆستا هاتوو زۆر نەرمونیان بووە مامۆستایەکێک لە سیفەتەکانی ئەوە بووە کەم تووڕە بووە هەر کاتێکیش تووڕە ببوایە لە ماڵمان لە هەڵەبجە بوو ئەهات بۆ سلێمانی 2 ڕۆژ 3 ڕۆژ دەستێمانی ئەمایەوە لە ماڵی خوشکە گەورەکەی دوای ئەوە بەخۆشی ئەهاتەوە کە ئەنەما هیچ شتێک نەبووایەکی لە سیفەتەکانی مامۆستا ئەو سیفەتە جوانە بووە مامۆستا نەجمەدین ئەگەر خی گەورە دەرفەتی بدایە بە مامۆستا پارەزانی لە مێشکیا بوو یاخود لە پلانیا بوو کە کتێبی دیکەش بنووسێت لەسەر سیرە بە یاخود هەر بابەتێکی دیکە بێ ئەوەندەی ئاگاداربی خۆی لەگەڵ مردنا هیچ شتێک ناکرێت ڕاستەوە ئەنجا مامۆستا پارەزانی بەتەما بوو خەمێکی گەورەی هەڵگرتە بوو مامۆستا پارەزانی عنی وای دانابوو لە خەیاڵی خۆیان هەتا ئاخر لەحزەی ژیانی قەڵەمەکەی بەکار بێنجکە وەکو عەرزم کردن کتێبخانەی کوردی زۆر پێویستی بە چەندەها پارەزانی هەبوو بەڵێ بێگومان یەکێک لە یعنی هەموو ئومنیاتی ئەو پیاوە دووشت بوو یەک سەرچاوی کتێب بەکڕین بێ بە ئیستیعارە بێت 2 نووسین ینی بە بەردەوامی لەگەڵ ئەوەشە تەندروستی لەبار نەبووە بەڵام کۆڵی نەیاوە بە بەردەوامی خەریکی نووسین بابێنی سەر لایەنە کۆمەڵایەتەکەی ئەوەی لە دایکتانەوە بیست بێتان پێشەوەی ئێوە لە دایک ببن تەعامل و مامەڵەی مامۆستا لەگەڵ دایکتان لەگەڵ خێزانی چۆن بووە دوجار لەگەڵ ئێوەی منداڵەکان چۆن بووە چۆن ئێوەی پەروەردە کردووە هانی داون ئێوە چ ڕێگە و ڕێچکەیەک بگرن کەستان بوونەتە ماوەیان لە کوڕەکان کەستان بووتە مامۆستای ئاینی خۆی پێشەوەی ئێمە لە دایک ببین مامۆستا پارێزانی لە هەر شوێنێک بووە چێدەستی خۆی کردوێتەوە سیفەتێکی وای هەبوو خۆی گەور وای پێبەخشیوە حەزی کردووە کەسەکان هەڵسەنگێنێت هەر کەسێکی هەڵسەنگان دەبێت لە فکری ئەوا بوو بێت و لە ڕێی کارنامەی ئەوا بوو بێت پەیوەندیەکی کۆمەڵایەتی نەک هەر لەگەڵ مسلمانەکانە حتا لەگەڵ نەیارەکانیشیە علاقەیەکی ئیجتیماعی زۆر گەورەی هەبوو باشە کاتێکە یەکەم تەعینی لە شانێری بوو خەڵکانێکی لەو مەنتیقەیە لە ئاغاکان لە بەگەکان لە کەسایەتی شخصیاتی ناو سێساقی کە لەوانە حاجی مەلا حامەکەریم بەڕەحمەت بێ کە پاڵپشتێکی گەورەی مامۆستا پارێزانی بۆ لەو سەردەمەیە یەکیشکە لەوانە مامۆستا مەلا سەرەحی زارا کە باوکی مامۆستا مەلا محەمەدی شارە زوریەکە بەڕەحمەت بن خۆی گەورە دەرەجە عالیان کە لەگەڵ ئەمانە پەیوەندیەکی کۆمەڵایەتی هەبووە قەزی خزمایەتی و کەسایەتی زۆر بەرز بوو مامۆستا هەن کەسێک بووە حەزی بە تێکەڵاوی هەموو کەسێک کردووە بەڵام ئێمە ئەو چێژەمان نەبینی لە باوکم چکە ئێمە مناڵ بووین کە باوکمان بە ڕەحمەتی خواچوو بەڵام خوشکە گەورەکەم و کاکم و خوشکەکەی کەشم کە دایکم باسیەکە دائیمەن لەسەر سفرەیە کۆی کردوونەتەوە ئادابی ئیسلامی پێوتوین یعنی حەزی کردووە جێدەستی خۆی لە ناو مناڵەکانیا دیار بێت الحەمدوللیلا ناڵم خراپین خراب نین بەڵام ئەو باشش نەبین لەوانەیەکو لە ئاستی مامۆستا پارێزانیا بێت وەکو جەنابت ئەڵێ چونکە ئێمە کەسمان نەمانتوانی جێگرەوەی مامۆستا پارێزانی ببین بەمەلا من خۆمیشێک لە بواری دیکە خزمەت لە بواری کەیە دەرێغیمان نەکردووە و ئەنی الحەمدوللیلا ئیلتیزاماتە دینی ئەخلاقیەکەمان بە بۆ ماوەش بێ بۆ ماوەتەوە بەڵام وەکو مەلا و مێزرە لە ناو خەڵکە کەسمان شانازیەکەن بە پارێزانی و تەوانوانە بێگومان نەک شانازی پێوەکەین یعنی بۆ بە ناسنامەیەکی زۆر گەورە بۆ ئێمە هەتا خەڵکانێک هەیە بە تەمەن کە ماونەتەوە لە سەردەمی مامۆستا پارێزانیا بووە
من نانەسێت کە یەکێکگەڵێ ئەمە کوڕی فڵان کەسە، یعنی من خۆم شتیوان بینیوە لەوانەیە بڵێن مبالەغە بێت. جارێکیان لە ڕانێ مامەسا بووم، بیدایەتی تەعیناتم، تەعزیەی جاران وابوو، ئەچوین ناو مزگەوت دائەنیشتی پێڵاو داکەن کە چوین بەڕێوەبەرەکەمان بە یەک دوو مامەسای ئاینی بەڕێزی ئەو منتیقەی دەڤەری پشدەر وتی ئەمەش کوڕی مامەسا شێخ عەبدولعەزیزی پارەزانیە. یعنی من وەکو کارەبا لێ یابم وام لێ هات. ئەو پیاوە بەڕێزانە هەستانە سەر پێ یەک بە یەک تۆقیان لەگەڵاکردن. دوای مامەساکە هاتینە دەرەوە وتی تۆ کەسایەتێکی من نییە، کەسایەتەکە هی باوکمە، منژە بێت لە هەمان ڕێچکی باوکمەوە بڕم هەتاوەکو بتوانین ئەو ڕێگەیە ون نەکەین. وڵا با من یەک پرسیاریکە بکەم، ئەو بەشەی کەوتت 250-300 لاپەڕەیەک لە سەردەمی حیزبی بەعسا لە وەزارەتی ڕۆشنبیری لابرا، بڵێ دوایی لە چاپەکانی دیکە بۆی ئیزافە کرایەوە؟ دوای ئەوە کە بە هەوڵ و تێکۆشانی مامۆستا مەلان حەمی شارە زۆری غەرقی ڕەحمەت بێت، هات کردی بە پاشکۆی ژیانانی، کردی بە بەرگی دووهەمی کتێبی ژیان. ئێتر دوای ئەوە زروفێک هاتێ پێشەوە هەردووکی کرا بە یەک بەرک پاشکۆکە لەگەڵ کتێبی یەکەمە. تەمانێک بیدایەت لە 1970 ئەوە کتا لە دوایە مامۆستا کە وەفاتەکە مامۆستا کە وەفاتی کرد ئەو چاپی بڵێن پاشکۆکەی نەبینی بە هەوڵ و تێکۆشانی مامۆستا شارە زۆری بە ڕەحمەت بێ کرا بە پاشکۆ، بەڵام لە دوای ئەوە کرا بە یەک بەرگ. دوای ئەوە تا ئێستا مامۆستا حەسەن مەحمەد حەمەکەریم کە لەوانەیە جەنابتان بیناسن وەکو مێژوو و نووس و نووسەر، پیاوێکی بەڕێز و پیاوێکی زۆر خوێنەواریشە، وتی هەتا ئێستا نزیکەی 15 بۆ 20 بۆ 25 جار چاپ کراوەتەوە. لەوە ئاخر چاپیش ئەو هەوڵ و تێکۆشانەی خاڵ بوو کە هەموو نووسینەکانی تامان نووسینەکانی هەر نووسینێکی و لە سەردەمێکا و بۆ شتێکی دیاریکراوی خۆی نووسراوە. باشە مامۆستا، کاتمان نەماوە بکەمە کۆتا پرسیار، هیچ کتێبێک لەسەر ژیان نامەی مامۆستا پارەزانی بوونی هەیە؟ یان ئێوە خۆتان هەوڵتان داوە ژیانی مامۆستا بکەنە کتێبێک و چاپی بکەن؟ وەکو خۆمان نا، بەڵام وەکو نووسینێکی زۆر وەکو تێزی ماستەر کراوە، بەڵام وەکو کتێبێک بڵێن تەنها لەسەر مامۆستا پارەزانی بێت ئەوە ئێستا لە بەرنامەیە، بەڵام هێشتا مادە خامەکان حازر کراوە. ئینشاءالله ئەگەر دەرفەت هەبوو لە کاتێکی کەیە بەتەماین ئەوەش بکەین ئینشاءالله. گۆڕی مامۆستا لەکوێیە؟ حەزەکەم پێشوەی گۆڕی مامۆستات بووە باسکەم، لەوانەیە کاتیش زۆر نەبێت باسی وەفاتی مامۆستات بۆ بکەم لە زاری ئەو خەوەی کچەکەیەوە، کچە گەورەکەی کە خێزانی مامۆستا حەسەن مەحموود حەمەکەریمە. ئەگەر کات هەبێت لە خزمەتە خۆی کات نەماوە، بەڵام لە خزمەتە فوربانی تۆ من دەستان خۆش بێخوا. مامۆستا پارەزانی پێش دوو شەو پێشەوەی عەمری خوا بکات کچە گەورەکەی کە ئافرەتێکی ئیماندار و پەروەردەی دەستی مامۆستا پارەزانی بوو. نەخۆشیش بوو، هەچ کاتێک نەخۆشەکەی زۆر ناڕەحەت بووە ئەو شەوە پێغەمبەر هاتە خەوی ئەو خوشکەم، بەوە سوکنایی بۆ هات. وتی خەوێکی بینی بوو لە خەویە ئەو خوشکە گەورەم 2 ڕۆژ پێشەوەی مامۆستا وەفات بکات، جواب هات کە پێغەمبەر دوو سەلامی خوای لەسەر بێ یە سەردانی ماڵی مامۆستا پارەزانی ئەکات. جاران کە یەکێک میوانێکی بهاتە خۆ ئامادە ئەکرا و شت ئەڕێزانرایەوە، وتی ئێمەش شتمان لەسەر سەکووەکە شتمان ڕازاند و دۆشک و پشتی و حەوشەمان پاکردەوە ئەمانە و تەقە لێدرا. وتی کە من باوکم فەرمووی ڕۆڵە ئەو دەرگایە بکردی کە دەرگاکەم کرد و سەیرەکەم نورێک بوو. پێغەمبەر دوو سەلامی خوای لەسەر بێ خۆی و حەزرەتی ئەبوبەکر و حەزرەتی عومەر و مەجموعەیەکی کەوتی دوو مامۆستای ناسراوی مامۆستا مەلا ساڵحی هەڵەبجە و مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتیشیان لەگەڵا بوو. تی کە دەرگاکەم کردەوەتی بە باوکت بڵێم پێغەمبەر هاتووە. خوشکەکە دەرگاکەی کردەوە، خوشکەکەم دەرگاکەی کردەوە. هەر ئەمە تعبیری خەوەکە مامۆستا حەسەن لە کتێبەکە لە نووسینیشە لە فەیسبووکیشە بڵاوی کردوێتەوە خەوەکە وەکو خۆی. باوکم ئەچێ بۆ پیریەوە بەڵێ پیاوەکان ئەهاتن یەک بە یەک
تەوقیان لەگەڵا کرد و ماسمەچێنان لەگەڵا کرد ئافرەتەکانی شەهاتن شانی پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەر بێ ماچە کرد وتیشی عەزیز هاتووم بۆ کتێبەکە کتێبی ژیانەکە تەبەن ئەو کاتە تەبع کرابوو باوکشم کتێبەکەی خست بۆ خزمەت بووی فەرمە ئەو کتێبەکە وتی سەیری کتێبەکەی کرد و وتی کتێبەکەت قبوڵ کرا نووسینەکەت قبوڵ کرا با بڕۆین دەستی مامۆستا پارێزانی گرتبوو با بڕۆین وتی لە حیبەتی خۆشی ئەوە خەبەرم بوویەوە دیگە بەیانی هەستام خەوەکەم بۆ باوکمی جێڕایەوە تی باوکیش ماوە سێریشی کردم و وتی ئەتخوا جارێک کەش بۆم گێڕەرەوە تی بۆم گێڕایەوە وتی خەندەیە کەوتە سەر لێوی و ئەچوو بۆ دەوام وکاتە مامۆستا بۆ ئاخر مەرحەلەی مامۆسایەتی مامۆستا لە مەکتەبی سالم لە قوتابخانەی لە هەڵەبجە بوو وتی کە هاتەوە جارێک کەوتی خەوەکەم بۆ بگێڕەرەوە وتی منیش ترسام ئەم خەوە شتێکی تایە وتی هەندێک وتی نا وەکو خۆی بگێڕەرەوە وتی کە خەوەکەم بۆ گێڕایە وتی تەواوە ترانی من وەکو بڵێ ئەڕۆم خوا حافزیتان لێ یەکەم وتی قەدەری خوای گەورە دوو شەو دوای ئەوتی تەمان ئێمە زۆر ناڕەحەت بووین زۆر بێتاقەت بووین ئەو شەوە ئێمە خۆمان ئاوە دانیشتە بووین باوکم خەریکی تەسیحات بوو سەعاتەکەی لە دەوری حەوت بۆ حەوت و نیوا بوو دایکم دانیشتە بوو باوکم بوو ئێمەش دانیشتە بووین هاواری گوتی نەجیبە دایکم ناوی نەجیبەخان بوو وتی نەجیبە و ئاوایەشی کرد و تۆزێک ڕشایە و سەری خستە سەر کۆشی دایکم و ئەوە تر هەموو دەرەجەی عالی گیانەکەی تا ئەوکو سارەیەکیان هێنا و جاران سارە لە گەڕەکانە بوو برا بۆ خستەخان و هێنرایەوە وتیان مامۆستا جەڵدە لێ یاوە وەفاتی کردو خاڵی خۆش بین هەموو لای خۆش ببێت دەست خۆش بێت سپاس بۆ نەجمەدین عەبدولعەزیز پارێزانی کوڕی مامۆستا عەبدولعەزیز پارێزانی کە لەم تەورە لەگەڵ منیش سوپاسی ئێوەیەکەم با یەک سوپاسی تایبەتی کەناڵی پەیامیش بکەم وەکو ئەمانەتێک ئەنی بەڕاستی ئێوە دەرێغیتان نەک لە مامۆستا پارێزانی و هەوڵ و تێکۆشانەکانی نەکردووە لە هەر نووسەرێکی ئیسلامی لە هەر ڕنگ و ڕوویەکا بوو بێت بەڕاستی یەکێکن لەو کەناڵانەی کە جیاوازی لە نێوان شین و ڕەشان ناکەن لە نێوان سپی و ڕەشان ناکەن ئەوەش یەکێکە لە ئیشە جوانەکانتان دەکات لە بواری ڕاگەیاندنە من ئەم لە حەزین هەیە لەسەرتان خی گەورە پاداشتی بەخێرتان باتەوە بەڕاستی جێدەستان دیارە ئەرکی سەرشانی خۆمانە یەخوا بەخێر بێت